وەکو ئامۆژگاریەکەش بۆ دایکان و باوکان کاتان لێکم کە بە هیچ شێوەیەک لەم وەرزەیە نەهێڵن مناڵەکانتان خواردنی دەرەوە بخۆن و خواردنی سەردانە پۆشرا و سەر عارەبانە لێ دوورکەونە بە هەموو شێوەیەک حتا ئەتوانن خواردنی ماڵەوە بخۆن. لە کاتی پەتای سکچوونەکەشە شتی شیرینیان مەدەنێ، شتی شیرینی زیاتر سکچوونەکە زیاکات. بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێ. من دکتۆر هونەر پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان لە تاوەری تەندروستی سمارت. لەمڕۆیە ئەمێ باسێکی پەتای سکچوون و ڕشانەوە بکەم کە ئێستا بە شێوەیەکی زۆر فراوان بڵاو بۆتەوە لە سلێمانی و لە دەوروبەریشی. سەرەتا مێ پێتان بڵێم بزانم پێناسەی سکچوون چییە، چۆن بزانین مناڵەکە سکچوونی هەیە. پێناسەی سکچوون ئەوەیەکەوە مناڵەکە دایکەکەی هەز بکات کە زیاد لە حەدی ڕۆژانەی خۆی پیسایی ئەکات، هەنێجار ئەڵێن سێ جاریان زیاتر، ئەویش هەر ڕاستە، و ئەبێ پیسایەکە شل بێ بۆی کە پێی بڵێن ئەمە سکچوونە. هۆکارەکەی چییە؟ تەمەن لە ئێستاە باوترین هۆکارەکان لای خۆمان لە سلێمانی لە دەوروبەری هۆکاری میکرۆبە. میکرۆبەکان چی و چین؟ میکرۆبەکان بریتین لە ڤایرۆس، لە بەکتریا و لە شتی کەش وەکو پاراسایتی پێوترێ. ئەمانە چۆن نەگوازرێنەوە؟ لە ڕێگای چی گوازرێنەوە؟ تاوان سەرەکیترین هۆکارکە گوازرێتەوە لە ڕێگای دەمەوەیە، واتە خواردن و خواردنەوەیە. بۆیە یعنی کە ئەڵێن مەسەلەن هۆکارەکەی هەنێک خەڵکەڵێک گەرمای یان سەرمای، ئەمانە یارمەتی دەرن بەڵام هۆکار نین، هۆکارەکە لە ڕێگای خواردنەوەیە، لەگە خواردنەوەیە. کەواتە چۆن بین خۆمانی لێ پارێزین پێش هەموو شتێک ئەوەیەکەوە پاکوتەمیسی یەکەم خاڵە بۆ خۆپاراستن لە سکچوون و ڕشانەوە. دەستشتن ڕۆژانە مناڵەکان زوو دەستیان بشۆردرێ و دوور بکەونەوە لە خواردنی دەرەوە، بە تایبەتی خواردنی سەر عارەبانەکان کە زۆر هۆکارێکی سەرەکیە، و ڕۆژانە ئەبێ لە ماڵەوە شلەمەنی و شتی خواردنی ماڵەوە بخوێ. دێنە سەر ئەوەیکەوە نیشانەکانی چین. تەبعا نیشانەکانی وەکو ئێستا پێ وتمان، یەکەم شت کەوەیە کە مناڵەکە هەستەکەی سکچوونی هەیە، پیسایەکەی شل بووە. لەگەڵ شلبوونی پیسایەکەیە مناڵەکە هەنێ جار ئازای ناوسکی هەیە، گریانی زۆری هەیە، پێست بە سکایەت، لەگەڵیشیا زۆر جار ڕشانەوەی هەیە، ڕشێتەوە و ڕەنگی پیسایەکەی ئەگۆڕێت، زۆر جار لای خۆمان ئەڵێن لیمانی پێوەیە یان خوێنی پێوەیە، یان هەنێ جار هەر وەکو ئاو وایە. ئەمیش یەکێکە لە نیشانەکان. لەگەڵ ئەوە شاسێرەکەی مناڵەکەی لاوازە بێ، شتی پێ ناخورێ لە خواردنەکەی، وردە هەست بە وشبوونەوە ئەەکەی، وردە هەست بکەوت هەست کرد بە وشبوونەوە، کەواتە ئەمە خاڵی سەرەکی ئەمەیە. ئێمە چۆن چارەسەری بکەین بە بەچی دەست پێ بکەین؟ یەکەم شت ئەوەی کە پێویستە کە دایکەکە بیزانێت لە ماڵەوە، ئەوەیە کە بزانێت مناڵەکەی ئایا وشک بووتەوە، ئایا خەستەخانەی پێویستە، داخەڵبوونی پێویستە یان نا. بە چی ئازانین؟ تەبەن ئەگەر مناڵەکە و بەتەنیا سکچوونی هەبوو بەڵام توانی شیر بخوا و توانی شۆربا و شلەمەنی لە ماڵەوە بخوا، ئەمە ترسی نابێ، ناتوانێت، یعنی پێویست ناکە دایکە بترسێ. حتا بتوانێت مناڵەکە شت بخوا، پێویستی بەوە نییە کەوا داخڵی خەستخانە بکرێ. بەڵام لە حاڵێکە ئەگەر مناڵەکە بەردەوام هەر ڕشایەوە بە عیلاج یان بەبێ عیلاج و بەردەوام سکی چوو و لەگەڵ یان نەیتوانی شت بخوا یان خواردنی زۆر کەم بوویەوە، لەم حاڵەیە دایکەکە باشترین شت ئەوەیە کەوا یەکسەر بیگەنێتە خەستخانە یان نزیکترین بنکەی تەندروستی بۆ ئەوەی چارەسەر وەربگرێت و پزیشک بیبینێ. ئەوەی کە گرنگە لە بزانین خەڵکی هەموو کەس ئەو بزانێتەوە چارەسەری سکچوون یەکەم چارەسەر ئەوەیەکەوە شلەمەنیە. شلەمەنی ئەگەر لە ماڵەوە بێت باشترین چارەسەر بێجگە لە شۆربا و شلەمەنی ماڵەوە گیراوەی دیکسترۆلایتمان هەیە کە باشترین چارەسەرە لە هەموو عالەمە ئێستا، لە هەموو جیهانە ئەمە باشترین چارەسەرە. دیکسترۆلایتەکە تامان کە تۆ لە هەر شوێنێک وەری ئەگری، لە سەیدەلیەک لە دەرمانخانێکە وەری ئەگری، پێت ئەوترێت چۆن بەکاری بێنی. باشترین چارەسەرە ئەوە بۆ ئەوەی مناڵەکە بپارێزین لە وشکبوونەوە و لە ماکەکانی وشکبوونەوە. تامان وشکبوونەوە چیمان بۆ دروست دەکات کە ئێمە لێ بترسین؟ زۆر جار زەرەر لە گورچیلەکان نەدات و گورچیلەکان هەنێ جار ئەوەستن لایش. بۆیە باشترین شت ئەوەیە کە مناڵەکە بپارێزین لە وشکبوونەوە. ئەگەر بەو دیکسترۆلایتە لە ماڵەوە زانیمان کۆنتترۆل نابێ، هەر ئەڕشێتەوە، هەر سکیە چیە، هەر مناڵەکە لاوااسترە بێ، ئەبێ بیگەین نەخەستخانە، هەر نەخۆشخانەیەک بێ کێشەمان نیە بۆ ئەوەی کەوا بتوانێت مغەزی وەربگرێ کە باشترین چارەسەرە. زۆر جارش پرسیاری ئەوا کرێ مەسەلەن سکچوونەکە چەندێکە خانێ و ڕشانەوەکە چەندێکە خانیە. ڕشانەوەکە زۆر جار ڕۆژێ دوان تا سێ ڕۆژە خایێنێت، دوایەوە سکچوونەکە دەست پێکات. سکچوونەکە زۆری ئەوێ بۆی ئەو پرسیارە زۆر نەکرێتەوە. سکچوونەکە جاری وایە هەفتەشتی ئەپەڕێنێ
بۆیە نابێ بە دوای ئەوە بگەڕێن بڵێن چارەسەرێکمان ئەوێت کە سکچوونەکە بوەستێنێ. سکچوونەکە خۆی بە تەوابوونی سووڕی ئەو میکرۆبە وردەودا ئەوەستێت، بە تایبەتی کە میکرۆبەکە ڤایرۆس بێ وردەودا چەند ڕۆژێکی ئەوێ و سکچوونەکە ئەوەستەیە. ئەوەی کە گرنگە لەم چەند ڕۆژەیە ئەوەیەکەوە ئێمە بەردەوام شلەمەنی بینێ و بیپارێزین لەو شوبوونەوە. سوپاسدانەکەم.